بکن لگل رزدار کاروان چیچو دوباره هم بخیر هاتن کا کاروان بر خلق زیادتر گازنده ج نرخ اینترنت و کوالیتی آوی دکرن اگر نها نرخ ویج بر هندک پاکیجر کو به آنلاین تینا فروتن کم تر به کوالیتی آوی نهاده چه آزدای لحریم کردستان و عراق کوالیتی اینترنت خوی کوالیتی اینترنت بعام لنوان هریم کردستان و عراق فرقی هي كذلك بأونلاينش تو باكج كان تكري هيش أول تأثيرك لا أو كناك لو باكجي كأوان دابين كردو سيرفيس برو أوان خدمة جزارية كان إنترنت كدابين كردو هيس تأثيري شيء ناكل للسرعات ولو جيجا بايت يعني كده هروي تو لير هر نتيجة هدف أمازون كان لو ده هم بكاربري موبايل أبليكيشن موضوعي ديجيتال بانكينج وأنا زيادة خلق برواد أونلاين بيمنت بكاربن رابع اللي قلنا مشتانا هدفك أويا هو زيادة خلق كان عشنا بن زور خلق اللي ميجا يعني وازي لشد كرين هنا ولا موضوع بتاعتي كاردوشتي ولا ميجا مثلا أبليكيشن كان بكار يعني بكار ثاني بس خلق مثلا عشنا مثلا كاتك وشتانا بين يعني زور زيادة خلقك يعني تبني أشتاء زيادة بين أونلاين وبكار بين كاركانيان معاملكانيان هر الأونلاين نبكن و پارادانه کانش هر بیت أونلاين دبری زور استاک مثلا زور سرویس أونلاين هي بس دلیوری دو كدلیوری بکاش اون دلیوری مثلا أو وقتی پارک آدم بس وردور دبلين کلتوره کا و درست به خلق کان زیاتر بتوانن هرب أونلاين أو سبب خکن إسا لو استردن كبرنبر أو كواليتيا بيتن جي رازيبون بيتن سبارت با كواليتي سيرفيس لراسي ده لكردستان يعني أوي كمن أيبينم أوي ك FTTH بلين لاند لاين أوي ك وايرلس مثلا 4G أوبريتر كان مثلا شركات يعني بعام مثلا زينا كوركا أساسية لكردستان إيش كان همو خدمة جزاري باشي إنترنت يعني هي طبعا فاصلين شيء كبير نكين لموضوع 4G يعني أوانيش هموي أمانة هميان إنترنتي باش ومنافسة زور باش هي دابين كانوا خلق استفادة كردي لوي أجا مقارنة كي بروينا عراق وناس كانينا بلين ناورا العراق بعام كأكيد بوه إنترنت كواليتي إنترنت دا أبزي خوت هسي بي كي مثلا كاتكو باكج كان أكرن إلا أساسية ليان لكورة كيان لو أنترا اللي يعني الليميتيشني هي أو ده جيجايات نية كاروان ما عندك شركة هر أون كالكروستان إيش كارده طبعا مثلا زين ليرة باكجي ليرة باش اللي يعني هم ينوان مثلا كسيام إنترنت ليرة لكردستان يعني بازار شيء آزادة أوكي كل بدايته بلين كإنترنت بلين شركاتي خدمة وزاري إنترنت بشوي شيء يعني وزارة بس بلين وزارتي اتصالات يخوما قاسنوي جواندي خوما لايسنسي داوا يعني وزياتر كنترول يعني ناكا مثلا خويا انتواني مثلا انترنت رابط كان لقل ولاتاني دروا بشوي ترانزيت لقل اوروبا ولقل يعني داتا سنتر كاني كهيل الدنيا داتا سنتر كان كلبي همو بلين سيرفيس كاني فيسبوك جوجل تيك توك العراق شونه اداره دن مادام جواز العراق شتيك هي العراق يوشي بلي شتيشي هر قديمه ماوتو يعني شتيشي اشتراك شي لي وهاتوا العراق كومبانيا اي تي بي سي بيقول كومبانيا شي ويا بلين لا حكومتي شيء يعني لا شي حكومتها كومبانيا حكومتها او كومبانيا زور يعني كنترولي وضع كي كردوها للان وهم هو لايسنس اداته هم نرخكاني جاريه كاتو هم سي بي ال ان شوي انترنت دايمين كردنيش هل الريقي او ابو سيرفيس بروفايدر كان اذا او واي كردوها مثلا اوفر اول خلشي وي هم بارشي زياتر با انترنت بدن هم او كواليتي هم بدس ناقا او كواليتي اللي راه وكم مقارنه لبين ودو شوينه كواتا إسا روي جيرخانة شون إنترنت لهرم كردستان والعراق إذا أقباسي جيرخاني إنترنت بكين أقبرك هندك باسي وكيف كين يعني بلين ميجو كيف كين أتواني ميجو إنترنت بعام جيرخاني إنترنت دابش بكين بودو قناغ لنا وتكان وتا 2008 قناغ دواي 2008 أو إنه وتكان إنترنت لرجاي فيساتوا خلق كردستان برجاي فيساتوا ربط أبو بقمر صناعي كان إنترنت لو شيء أبو وبكارهنانا كان شيء زور سنور داربو
مثلا بۆ نمونە لە ناوەڕاستی نەوەتەکان ئینتەرنێت بەس بۆ سێڤیزی ئەوە بەکارهات کۆمپانیایەک هەبوو لە ناوبازار بۆ تەلەفۆناتی دەرەوە بۆ تەلەفۆنکردن بۆ دەرەوەی ئەوروپاوانە بەکاردە لەبەرەوەی عێراق ئەو کاتنەوەتەکان هیچ بێ شوێنێ ڕەبن نەبووی ئەو ئینتەرنێتە بەکاردەهات بەس بۆ قسەکردن خەڵک مەسەلەن لە سۆران لە ڕانیا لەو شوێنانە دەهات ئەلێرە بەس تەلەفۆنی بکات بۆ کەس و کاری لە ئەوروپا ئاوا بوو ینی شوێنەکە ئەوە دواتر وردور دە ڤیزات شتەکان زیاد بوون لە شێوەی قاوەخانەی ئینتەرنێت و ئەوانە هەبوون ئەو کاتی مەسەن کەسێک تویست بە ئینتەرنێت بەکاری بێنێ دەبات و با بۆ قوتابخانە بۆ قاوەخانەیەک لەوێن دەربەکاری بێن قاوەخانەی ئینتەرنێت دواتر لە بەنی 2000ەکان بوو ئیسیفادە لەوە کرات ینی سوود لەوە وەرگیرە لەو خەتە ئەرزەی تەلەفۆنی زاران هەبوو بە شێوەی داڵەپ و بەوانە ئینتەرنێت و شتیوە درا خەڵک دواتر تێکەڵاویەک لە بینی ئەوە دروست بوو ئەمە هەر بەردەوام بوو دواتە بڕکە تەوری کرد ADSL پێوترا نەختی ئینتەرنێتەکان سریعترە بوون تەواو 20 ساعت قسەی لەسەر بکەین زۆر خاو بوو لە 2008 یەکەم شت توانرا کوردستان بە فایبەر بە ئەوروپاوە ڕەبت بکرێت لە ڕێی کێبڵەوە کێبلی فایبەر ئێستا لە هەرێمی کوردستان با کێبڵە لە عێراق بە ڤیسادە بە نانە عێراقستان تقریبا ڤیسا کۆتایی هاتووە لە عێراقیش بە هەمووی عێراقیش مەسن ئێستا زۆر مەزموعە سەرچاوەیەکی هەمان سیستەمی هەرێمی کوردستان بە کێبڵ بە فایبەر ڕەبتن ڕەبتەکان لاو عێراق مەسەن هەیە لە ڕێگەی ئێرانە هەیە لە ڕێگەی سەرچاوەکانی تورکیا جێوازن سەرچاوەکانیان سەرچاوەکان بڵین هەمویان بڵین ڕێگاکانیان جیاوازنەوەوانە لەبەر هەمووی ڕەبتە بێتەوە بە شوێنێک کە بڵێن داتە سنتەرەکانن کە بڵین سرویزەکانی وەکو تیکتۆک و یاهوو ئەوانە هەمووی لەوێ هۆست کراوە ئەمانە بە تیر سرویس ڕۆبە خزمەتگوزاری کۆمپیوتەر ئینتەرنێت کاروان سەرچاوەکانی هێنانی ئینتەرنێت بۆ عێراق و بە هەرێمی کوردستان کام وڵاتن لەکوێوە دێن ئۆکەی ینی بە کام وڵاتە ئەڕۆین بۆ ئەو داتە سنتەرانی کە باسمان کرد تاوان لێر بە ئێراندا هەیە بە تورکیادا هەیە بە سعودیادا هەیە بۆ داتە سنتەرەکانی سعودیا بە کوێتدا هەیە بێوەشەوە بە کوێتیش ئەڕات و بۆ داتامینە لە دووبەی و ئەوانە باشە هەرێمی کوردستان بە دیاریکراوی کوێ هەرێمی کوردستان ئێرانمان هەیە و زۆریشی تورکیامان هەیە بە تورکیا بە ترانزیت بە تورکیادا ئەڕوات ئەگاتە ئەوروپا ئەگاتە فرانکفۆرت لێوە ڕەبتن لەوێ لەگەڵ ئەوەکانی تر ڕەبتن لەگەڵ بڵین ئینتەرنێتی ئینتەرناشنڵ لەگەڵ هەمووی ڕەبتە پێکەوە ئاوا لێوێن دەرڕەبتە جا وەکو بڵین عێراقی چتەوە ڤیسات وشت ئەسڵەن بڵین ڤیسات وشت نەماوە ینی ئێستا زۆر ئەوە بووە یعنی ستارلینک لەوانەیە شوێنی گرتێتەوە ئێستا بەڵێ کەواتە چی بکرێت بۆ بگەینە ئەو ئاستە کواڵەتی هێشتا بەرزتر بێ بەراورد لەگەڵ وڵاتانی دیکە بتوانین لە ئاستێکی باشتردا بین بۆ باشتر بۆ باشبوونی ستارلینکت کرد ئەنا ئەخەزە ستارلینک ئەوە شتێکە بۆ ئەو شوێنانەیە مەسەلەن ئێستا ینی کەسێکە لە ماڵەوە FTTH هەبێ پێویست ناکە فکر لە ستارلینک بکاتەوە بەڵام لە شوێنێکی دوورە دەستەکە FTTH ناگاتێ بە فکر لە ستارلینک کاتەوە یان مەسەلەن کە 4G ناگاتێ لە 4G لە هەر یەک لە ئۆپەرەیتەرەکان بێ ئەو کاتی پێویستە فکر لە ستارلینک بکاتەوە ئەگەر ینی بۆ ئێمە لەبەر ستارلینک هەر کۆستی ماگانەی هەیە ماگانە بەلایەنی $100 بێ بدەیت زۆرە بەڵام بۆ شوێنێکی دوورە دەست کە هیچی ناگاتێ ئەو شوێنێکی باشە و هەرزانیشە لە چاو ڤیساتەکەی زاران تەواو ڤیساتەکەی زاران هەم زۆر گران بوو هەم ئینتەرنێتێکی زۆر خاویش بوو شتێکی تریش ینی ئەگەر هەر بۆ باشی شتەکان یەک شت هەیە ئەگەر بکرێ ینی وەکو وەزارەت ئیشی لەسەر بکە یەک شت من تێبینیم کردووە لەبەرەوەی من یەکێک لە ساڵێک 5 ساڵ پێش ئێستا یەک لە کەستەمەرەکانمان تایبەتی لە کوردستان لە عێراقیش تقریبا وایە بەس لە کوردستان چۆن بوو کەسمەری بڵێن گەورەیە شتێکیەکی گەورە بوو فەرعی لە هەولێر و لە سلێمانیەوان هەبوو لە هەولێر ڕەبت بوو بە یەکێک لە شەریکەکانی خزمەتگوزاری ئینتەرنێت لە سلێمانیش ڕەبت بوو بە دانەیەکی تر کاتێک ئێمە بڵین کۆنێکشنمان لە بین دوو شوێنە بۆمان سێتەپ کرد خزمەتگوزاری بڵێن سێڤیزی ئەوەی خۆی هەبوو ERP یعنی ئەکاونتینگ ئەوەی حساباتی خۆیان ئیشی ناکرد لەبەرەوەی زۆر ئەوە بوو زۆر خاو بوو خاویەکەی س بوو دە پاشەوەی کە بڵێن چێکمان کردەوە خاویەکەی بوو ترافیکەکە لە سلێمانی و ئەڕۆیش بۆ ئەوروپا لە ئەوروپا ئەگەڕاوە ئێرانە ئەو کاتی پێویست بوو لەگەڵ شەریکی هەردوو لە قسەمان کرد پێمان وت کاکە ئەوە ئایپیەکانمانە لە بینی خۆتان ئێوە کۆنێکشنتان هەیە لە بینی خۆتان ئەمە با داتایەکە ئاڵوگۆڕبی لەوەی تاوان لە 140 ملی سێکندەوە بڵین کە دیلەیە و ئەوە مێژەری ئەیپین ینی خێرایی بۆ 7 ملی سێکند کەم بەوە لە 140 بۆ ئەوەن دەکەم بەوە
زایسەیەک لە مشکلەکان وەزارەتی پێویستە بە شتێک هەیە پێگوترێ ئینتەرنێت ئەکسچێنج پوینت مەفروضە ئەمە دروست بکرێت چیە ئەوە؟ ئەمە مەسەرەن کۆنێکشنەکە ئەبێ وەزارەت فەرزکە لەسەر کۆمپانیەکانی خزمەتگوزاری ئینتەرنێت لە ناوی خۆیان ڕەبت بن باشە ڕەبت بن و ئەو ترافیکەی کە لۆکەڵە تۆ لەگە کەسێشتر لە هەسلێمانی قسەکەی پێویست ناکەبسێتەوە ئەوروپا بگەڕێتەوە لە بینی یەکە ئەو ترافیکە بڕوە هەمووی ینی بە شێوەیەکی گشتی زۆربەی ئینتەرنێت ینی ئەکسپریەنسی ئینتەرنێت باشتر بێ بۆ باشە زۆر سپاس کاروانچیچ و ڕاوێژکارێ بوارێ تەکنۆلژیا زانیاری و سایبەر سکوێرێتی ماندوو نەبن سپاس.